سڵاو ڕێز هاوڕێیان هەموو لایەک بەخێر بێن. ئێمە دووبارە هاتینە لەگەڵتان. ئەم جارە ویسمان بە پێکەوە بین، من و کاک قادر و کاک ڕەشدەر، لەسەر بابەتێکی کە زۆر گەرمە، بابەتێکە کە هەمومان وابزانم هەموو تاقە کەسێکی کورد ئێستا باسی ئەو شەڕەی ئێستای ئەمریکا و ئیسرائیل و ئێران دەکەن، چونکە ئێمەی کورد لە باشوور و لە ڕۆژهەڵات لە ناو جەرگی ئەو شەڕەداینە. بۆیە پێویستمان بزانی گفتوگویەک لەسەر ئەم بابەتە بکەین و بووی بیر و بوچوورەکانی خۆمان لەسەری باسکەین. هەڵبەت زۆر کەس پرسیار دەکە ئایا کورد چی بەسەر دێ، ئایا کورد بەشداری ئەم شەڕە بکە، بەشدار نەکە. ئیتر کۆمەڵێک پرسیار و شت هاتووە و لە سوسیال میدیا و کەناڵەکانیش بیرۆڕا زۆر زۆر جیاواز هەیە لەسەر ئەم بابەتە. ئێمە دەمانەوێت بیر و ڕای خۆمانی تایبەت بڵێن ئەم سێ کەسە کە زۆر جار ڕۆژانەش مناقشە لەسەر ئەم بابەتە دەکەین و پەیوەندی باشیشمان هەیە لەگەڵ زۆر شوێن کە هەندە جار زانیاری زۆر گرنگمان بوو دێت. بۆیە پێما خۆش بۆ ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز ئەم بابەتە پێشکەشکەین. من سەرەتا حەزەکەم لەگەڵ کاک قادر قسە بکەم. کاک قادر، ئەم شەڕەی ئێستا دەکرێت کە ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران دەکەن، شەری 12 ڕۆژەکە من و تو جیاوازەیەکمان هەبوو، بەڵام ئەم شەڕە کە ئێستا کراوە هەردووکمان هەرسێکمان یەک بۆچوونمان هەیە. حەزەکەین بۆچوونی تو لەم بابەتە بزانین، ئایا ڕۆلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چی دەبێت لەم شەڕەدا یان لەم گۆڕانکاریی کە ئێستا بەڕێوەیە. باڵێ، زۆر سپاس. دیارە سپاس بۆ ئێوەش. شێوازە چنوویە لە ناو سوسیال میدیا ئێمە هەوڵ دەدەین فڕی دێین وە گفتوگۆ بکەین. بەڕێزان، ینی کورد 48 ساڵە لە بندەسەڵاتی ڕژێمەکی ئاخوندە دەناڵێنیتن. لەو 48 ساڵی چ بەخۆی بە شۆڕشی چەکداری و خەباتی دەماوەری، چ لەگە ئێران بە تایبەتی لەو 5 ساڵی ڕابردوو هەموو خۆپیشاندانی گەورە گەورەی ملیۆنی لەسەر تاسەری ئێران یعنی ڕوویدا، بە تایبەتی لەوەی خۆپیشاندانەی بۆ ژینای ئەمینی و مانگەک لەمەوبەر کە 15,000 کەس زیاتر شەهید بوو. سەرکەوتونە بۆ لە 48 ساڵی بە پێچەوانەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئێستا بوویتە ئۆپۆزیسیۆنی فندق و ڕەوەند، ینی لە هەندەرانەوە و حرەکە ئەو چەکداری کوردیش بۆمان دەزانین چۆن لە کەمپەکان کەوتونە و هیچ حزوریان نمایەوە دابڕاون لە ناو جەماوەر. کەواتە سەرکەوتونە بوونە دەبێت چ بکرێنی. ئایا ئەو جارەی هەمومان دەبینین ئەمریکا و ئیسرائیل و بەشەشی ئەوروپاش کە عەمودە فەقەریەکانی ئەو سێ دەوڵەتەیە ئەڵمانیا، فەڕەنسا و بەریتانیا هاتوونە ناو ئەو شەڕەی بانگەشە دەکەن کە دەیڕوخێنن. باشە، ینی کورد سەیدکەر دەبێت، بێگومان کە سەیدکەربی ئەتون نەمافت دەدرێتە سبەی و نەدەتوانی حزورێکی گەورەت هەبی و ئەو وڵاتانە بێبەشت دەکەن، ئوستەیان کارتت لەگەڵ دەکەن. ڕاستە بەشداربی دەکەوێ بەر غەزەب و تووڕەیی ئێران، بەڵام خەباتی شوایە ینی ئەتوو بتەوێ سبەی ئەوان بە هەموو چەک و هێزی خۆیان ئێرانت لۆ بڕوخێنن دوای ئەو بڵێ مافی کوردم دەوێت، بێگومان نادەنێ. بۆیە بە ناچاری و بەبێەوەی هیچ بەدیلیت کابی، ئەگە بەدیلیت کە هەیە ئەوە تاقی کراوە لە 48 ساڵی سەرکەوتو نەبوو. ئەوانەی دەڵێن ئێمە لەگەڵ ئەو شەڕنین، ئەمەش دەزانی شەڕ کارەسات و ماڵوێرانە، بەڵام ئەگە لەگەڵنی چیت کە دەکەی. 48 ساڵن لە پێشتا، ئایا 48 کەس دەژمێری. بۆیە باشتریش دەوێت کورد بەشدار بێ، بەڵام بە شروعی خۆی داوای ینی ئەزمموی باشوور هەیە، ئەزمموی ڕۆژ ئاوا هەیە، دەبی ئەزمموی لە ڕۆژهەڵات زۆر دەوڵەمەندتر بکرێتن. داوا لە ئەمریکا و ئیسرائیل بکرێت، مەسەرەن بەلای کەم لە فیدرالی کەمتر نەدرێت بە کورد، بپارێزرێت لە تورکیا، بپارێزرێت لە سەواریغی ئێرانی و لە وەختێک داخل ئەو شەڕە بن کە ئێران بەرەو ڕوخان دەڕۆیان، ئەوەتە تاران بەرەو ڕوخان ڕۆیشت بیت. بەڵێ من دەمەوێش قسە بکەن، بەس ئەو بە سەر قەڵەمێک چەند سەر ینی بە کورتیەک سەرنجەکانی خۆمدا کاکمەکی کاکڕازە. سپاس کاک قادر. هەڵبەت کە باسی ئۆپۆزیسیۆنی ئێران دەکەین کە وەکو باست کرد ئۆپۆزیسیۆنی هۆتێلە و کەمپەکانە و زۆر جار کەس خەڵک تعلیقش لەدەی برنج و فاسۆلیە، بەڵام لەلایەکی ترەوە هێزێک هەیە بە ناوی پەژاک، هێزێکی هۆتێل نییە، هێزی برنج و فاسۆلیا نییە، بەڵکو هێزێکە خەڵکی خۆی هەیە، پێگەی خۆی هەیە، جێگەی خۆی ناو ڕۆژهەڵاتی کوردستان.
من لێرە حەزەکەم ڕێی کاک ڕەشدەر گوێم لێبێ. ئایا کاک ڕەشدەر هەمان تەجروبەی ڕۆژئاوا لە ڕۆژهەڵاتیش دروست نابێت؟ یعنی وەک زۆر خەڵک دەڵێن کاکە لەوێ ئەمریکا ئێمەیان بەجێهێشت و کەس نەما و خۆمان بە تەنیا ماین و هەرچەندە بە بۆ چۆنی خۆم کوردی ڕۆژئاوا ناوچە کوردەکان هەمووی بەدەستی وا ماوە. ئەوانەی کە نەمابوون ئەوانەی کە تورکیا لەدەستی وەرگرت بوو پێش 2018 و 2017 و 19 ئەوەش وردەوردە دەگەڕێنەوە. ئایا ڕێی تو لەسەر ئەم بابەتە چیە کاک ڕەشدەر؟ بێگومان کاک مەچی ینی ئەو دەرفەتەی ئێستا لە بۆ کوردانی ڕۆژهەڵات هاتوتە پێش هەمان ئەو دەرفەتەیە کە کاتی خۆی لە 91 لە بۆ مەش هاتە پێش لە باشوور. بەڵام ئێمە لە باشوور بە کۆمەڵێک تەجروبەی زۆر خراپ دەستمان پێکرد. ینی ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵات هاتوتە پێش گرینگە سوود لە تەجروبەکانی باشووری کوردستان هەڵەکان و لە هەڵەکانی ڕۆژئاوای کوردستان و لە باشەکانی هەردووچیان وەرگن. بنمونە هەڵەکانی ڕۆژئاوا چی بوو کاک ڕەشدەر بەڕێی تو؟ هەڵەکانی ڕۆژئاوا بە هەڵەکانی ڕۆژئاوا گەورەترین هەڵەی ڕۆژئاوا بریتی بوو لەوەی کە بڕوای 100% بە ئەمریکا کرد بەبێ هیچ گرنتیەک چوونە ناو هاوپەیمانیەک نزیکەی 14,000 شەهیدیاندا. پێویستە ئەمجارە کوردانی ڕۆژهەڵات بەبێ وەرگرتنی گرنتی نەسنە ناو شەڕێک کە لە سەرەتاوە بزانن وەکو پرۆکسی مامەڵەیان لەگەر دەکرێت. هەڵەی دووەمی بە ڕۆژئاوا بریتی بوو لەوەی لە سەرەتادا بە دیاریکراوی داواکراوی کۆنکرێتی خۆیان داوا نەکرد. ئەمە هەڵە گەورەکە بوو. بۆیە دەبێ کوردانی ڕۆژهەڵات لە ئێستاوە داواکاریەکانیان پێش ئەلف و بێبێتن. خاڵی دووەم کە زۆر گرینگە ئەوەیە دووبارە نەستنەوە ڕۆژهەڵاتی کوردستان بە دوو هێزی جیاواز یان سێ هێزی جیاواز. دەکرێت بۆ ئەمە سوود لە ڕۆژئاوا وەرگرن. هەسەدەمان هەیە لەژێر چەترێکی کۆمەڵێک هەموو نەتەوەیەک هەموو بەشێک ینی هێزی خۆیان هەبوو. بۆیە گرینگە ئەمە سوود لێ وەرگرن و لە هەمووشی گرنگتر ئەوەیە لە ئێستادا لەبەرەوەی ئەمریکا تاکە هێزی ئۆپۆزیسیۆنی منەظەم کە هەبێتن کووردە پێویستی پێیانە و لەسەریشان ینی بەرامبەردا کورد دەبێ بەڕوونی داواکراوی بەڕوون و دیاریکراوی داواکانی خۆیان بڵێن و چیان دەوێ و چۆنیش دەستنە ناو هاوپەیمانێتێک و لە سەرەتاوە دەست پێ بەرچاوی خۆیان لێ دیار بێتن. بەڵێ کەواتە لێرە ئێمە هەرسێکمان کاک ڕەشدەر یەک مایک بگرە. کەواتە ئێرە هەرسێکمان یەک بۆ چوونمان هەیە دەبێت کورد بەشداری ئەم شەڕە بێت چونکە شەڕەکە و دەکرێ و ڕژێمەکە دەگۆڕێت. ئەبێ کورد بەشدار بێ بەڵام کوردیش ئەبێ هەندێک خاڵی خۆی هەبێ پێش ئەوە دەست بە شەڕ بکرێ ئەبێ لەگەڵ تایبەت ئەمریکا و ئیسرائیلە قسە بکە. ئەوە زۆر گرنگە ئەوەی داواکاریەکانی چییە و سوود لە ئەزمموی ڕۆژئاوا و باشوور وەرگێ. کاک قادر من پرسیارێکتر لێرە دەکەم. ئایا هیچ ئامادەکاری فەعلی کوردانی ڕۆژهەڵات کراوە لەسەر عەرزە؟ ڕۆشتونە ئەو بەر شتێک بووە؟ زانیاریت هەیە لەسەر ئەم بابەتە؟ وەڵاهی ئەوەی هەندێک شت دیارە زۆر کەس گلەیی دەکاتەری هەندە زانیاری فرێمەدە بەڵام کاکە ئەوە وەفدەک نییە بێ و بڕوە ئەوە دەبینی هێزەکە ئێستا لەسەر سنوورهان بە ناوی هێزەکانی ڕۆژهەڵاتە بەڵام ئەو ئێم بزانم کوردی هەموو بەشەکانی تێدایە دەتوانم وا بڵێم بەڵێ هەندا سنوورن یان تێپەڕبوونە؟ هەن تێپەڕبوونە هەن لەسەر سنوورەکان گل خربور کراینەوە بە ناوی کوردستانی حێز و حزبی ڕۆژهەڵات هەشن لە ناو نیشتیماندان بە تایبەتی پژاک هەر پێشووتریش پژاک دایم سعات لەگە خەڵکەکە نزیک بووە ئێستا زیاتریشیان چوونە و دەوری باڵاشیان هەبوو هەتا لەو ماوەی خۆپیشاندانی ئەخیری ئەو زانیارێن لای من هەیە بە سەدان یعنی وتیان هەتا 500 کەسێکی
ڕژێمی ئێران کوژرا بوو کە بەشی زۆری پیاوەکانی ئێران بەدەستی پژاک کوژرا بوون ئەوان هێزەی بە خۆمان هەمومان متەهین لەوەی لە هەمووان منەظەمتر بوونە بە ئیرادەترن و لە خەڵکدا نەبڕانە بە حکمی ئەوەی لە چیامانەوە تەسلیمی پارتی وێچێتی نەبوون بۆیە ئەو هێزە هەیە یعنی لە ناو شارەکان هەنا و خەلای ڕێخستنی خۆ کاکمەکی کاک ڕەنزەرەگەر نۆتیەکی خۆ پێشمەرگە لە هەولێرەژی گەورە و گران دە پێشمەگە نەگەیشتێ خەڵک خەلایت ڕێخستنی دروست کردیا و ئێستا بزام لەوێن دەریش ئەو شتانە هەیە ئەوە خاڵک بەس من خاڵش کەش بڵێم کاکمەکێت و باسی لەوەتان کرد زۆر کەس دەڵێ کورد لە ڕۆژ ئاوا پشت تێکرا مەیان یەک سەرز بڵێم ڕاستە تاقمی ترامپ بە تایبەتی تۆم باراک ئەو خیانەتەی کرد بەڵام هەر لە بیرمان نەچی 2019 هەر لە ناو کۆنگرس و لە ناو دەیان بەرپرسی وەکو وەزیری بەرگری و وەکو مارک ئەوە نوێنەری ترامپ لە ئەمریکا استقالەیاندا لەسەر ئەوەی کە پشت لە کورد کرا کۆنگرسمانەکان ئەوە سنووریان بەڵێ وەزیری بەرگری و ئەوە ماگۆرک هەردوو استقالەیاندا لەسەر کورد و کۆنگرسمانەکان و میدیای ئەوە پاشەکشیان بەو ترامپەی کرد و ئەو جارەش ئەگەر لە تەک گەلی کورد کە هاتە سەجادەی لە تەک شەرڤانان لە تەکێک ریزی کورد کۆنگرسمانێکی زۆر دیفاعیان نەکورد کرد دوایە کورد ئەگەر بەشداری ناکە بەدیری چییە سیرکەر دەبی هیچت نادەنێ و ئایا ئێستا من ئەوە بڵێم یعنی ئەو خاڵە زۆر گرنگە ترامپ 7 ساڵە بەشداری ترامپ 7 ساڵە کەس نایبینیتن یەک بەرپرسی کورت نامینێ لەوە جەولەکەی کە لەگەر ئێستا بەخۆی دەستیدایتە تەلەفۆنی برادران تەلەفۆن لە بۆ پاڤلی دەکا کات ئەوە ساڵ 5-6 مانگە بایکۆت کرایە تەلەفۆن لە مەسعود بارزانی کرایە ئەزام لەگە مەسرور و نێتیریش قسەی کردیە پێی گوتینە ینی بە شەخصی خۆی ئەو خاڵانەیە من بزانم ینی با بەسەریئی بڵێم ترامپ پێی گوتینە دەبی هێزی پێشمەگەیەک بخرێتەوە ئەبێت حەشت قبول یان نییە تەدەخل بکاتن و سنوورەکان تون بکەن لەولا بە هەردوو لا گۆترایە دەبی چەک و چەک بدرێتە هێزە ڕۆژ لە هەموو لایە چ کاکمەکی مەسەلەن بە لەگەڵ عێراق هەرێم سنووری هەرێم لەگەڵ عێراق یان سنووری هەرێم لەگەڵ ئێران ئەوە زۆر گرنگە لە هەردوو لا پێگوترایە ئەو زانیار لە ئێمە کاکمەکی هەم بە عێراق کە دەبێت لەگە حەشت تون بن بە پارتی وێچێتی گوترایە هەمیش لە ئێران نابی هێزی ئێران داخلی ناو کوردستان بی ئەزیەتی سوپای ئەمریکا و هێزی ئەمریکا بداتن هاوکات پێگوتە دەبی بخرێتن هێزەی هەیە کاقادر هەرێمی کوردستان ئەو هێزەی هەیە بەرامبەر لەشکری ئێران بۆ وەستێکە داخل نەبێ آخر دەشکری ئێران ئەوەی نییە داخل ئەوە بی بەس هێزی مەسەلەن ئیطلاعات دێت چەک دێت ئەو شتانە دێ ینی نەک سوپا بێگوماگە لەشکر بێ ئەوە بە قودرەتی کورد نییە بەڵام مەسەلەن ئیطلاعاتێکی زۆر دێ هەوڵی تەخریبات دەدەن مەسەلەن لەو شتانە پێی گوتینە تونند و تۆڵ بکەن هاوکات هەتە لەسەر پێکێنانی حکوومەتی هەرێمیش پێی گوتنی دەبی حکوومەتی هەرێمیش پێک بهێنن لەو بارەوە بۆیە ینی ئەمە نەڵێن ینی کورد لە ناو کۆنگرس لە ناو ئەمریکا دۆستێکی زۆری هەیە باشترین نمونە هەم خطەی گەورەترین خطەی ترامپ لە 2019 ئڵغا کراوە کاتێک سەریکانی و ئەوانە بوو هاوکات لە ئەوەی ترامپ تۆم باراکیش خیانەتی تۆم باراکی ساندیتان کۆنگرسەکان لە تەک ئەوانە هاتنەمەدەم و دوو کورد بەدیری بکەینە بەدیرەکەیت کەچە چاردا ژیرکەرە هەر چاریان بەدەستیان بی لە سوودانیەوە هیچ نادەنە کورد بۆیە ناچاری بەڵامەکو هەرسێکمان متفق بوون کە دەبێت کورد ئێستا بە ئەمریکا و ئیسرائیل بڵێ من دێمە ناو شەڕێ بەس چارداجیکەر دوژمن من دژمنەکانیشم زۆر درن دەبی بمپارێزن و ئەمن خینی گەنجی کورد دەڕێژم بالمقابل دەبێت مافی نەتەوەی کورد دابین بکرێ نەگوەک کۆماری مەهابادمان لێ بکرێ کە ئەعلانی کۆماری مەهابادیش کرێت تەحاسوڤێتی دوای ئەو بوو گرنگ ئەگە بکرێت دوای ڕوخانی تەهران بێگومان دوای کەتنی تەهران کورد مداخەلە بکە باشە بەس ئێمەش نازان یعنی چۆنانی کورد چەند قودرەتی هەیە بەڵام یەک نوقتە و کاک ڕەنزەر باسی کرد کورد لە ئازەر لە تورکمان لە عەرەب لە بەلوچ لە هەر هەمووان منەظەمتر و
ئامادەکارتر و شۆڕژێرترە. بەڵێ کاقا دەخۆی بابەتی ڕۆژهەڵاتی کوردستان فرسەتێکە هاتووە 47 ساڵە ئەم سیستەمە هەیە لە ئێران ئێستا دەگۆڕێ ئەو فرسەتە کورد نەچیتە ناوی نەقۆزێتەوە ئەوە هەڵەیەکی زۆر گەورە دەکا ئیتر ئەبێ بڕۆی مجازفە بێ هەڵە بێ ئەبێ بچێنە ئەو مەوزوعات چونکە لە جەرگی ناوچەکەی تۆدایە لە ناو کوردستان بەشێکە لەو دەوڵەتە هەمومان متتەفقین ئەبێ کوردی ڕۆژهەڵات بەشدار بێ هەر چەندە بینیمان کە ئەو پێش حزبە کۆبوونەوەیان کرد ئەویش بە فەرمانی ئەمریکا بوو لە پیاوەتی خۆیان نەبوو بەڵام شتێکی باش بوو دەستخۆشیان لێ دەکەین کە بە پێکەوە کۆبوونەوە ئێستاش تەنسیقێکی باشیان هەیە و خەریکە مەجموعەیەکی زۆر ئاو دیوی سنوورەکە دەبێ و وەک وتت شەکش دەوەیە بەڵام لێرە من خاڵێکی تر حەزەکەم لە کاک ڕەشدەر بپرسم کاک ڕەشدەر مەسەلەی تورکیا طبعا تورکیا ڕژێمی ئێران بڕوخێ سرەی تورکیایە ئایا تورکیا لێرە چی دەکە ئەگەر ڕژێمی تەهران بڕوخێ کوردی ڕۆژهەڵات ستاتوێک دروستکەن یان منتەقەیەکیان بەدەستەوە بێ ئیتر ئەم ئەردوغانە و ئەم دەوڵەتی کورەی تورکیا گڕیان دەگرێ لە ئێستاوە ئەوان چه هەوڵێک دەدەن فەرموو بەڵێ کاک مەچی ینی ئەمە بۆ تورکیا وەکو کابوس وایە ینی کابوسی ئەنقەرە لە جوڵەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بە تایبەت بە ئاشکرا پەیوەندی نێوان ترامپ و هێزە کوردیەکان ئەمە بوویتە کابوس ینی تورکیا لێرەدا ئیشکالەکەی لەوەدا دەبێت بورە دەرگەکە باشە ئێستا باشە بەڵام دەنگی کا قادر بگە مایکەکەی بگرە بەڵێ ئێستا گرتومە ینی کێشەی تورکیا لەوەدایە دوای ڕۆژ ئاوا بوو باشوور ڕۆژهەڵاتیش دێتە سەری لە سێ لاوە تەلەفۆنی نێوان مەسرور بارزانی و هاکان فیدان دوو ڕۆژ پێش ئێستا پەیوەندی ئەحمەد شەرح و دواتر پەیوەندی مەلیکی ئوردن لەگەر مەسعود بارزانی هەموو ئەوانە دەکرێت بکەین کۆی بکەینەوە لێکی بدەین لەگەر سونەکانی عێراق ئەمە بەرەیەکی بەهێز بکاتن هیلالی سونە دروست بکێ تەبان ئیسرائیل ئەمەشی ناوێتن جا بۆ تورکیا زۆر زەحمەتە تۆ لە ڕۆژ ئاوا هێزێکی کوردی هەبێتن کە لایەنگیری بیر و بۆچوونی ئاپۆیز بێتن وە لە ڕۆژهەڵاتیش جگە لە هێزە کوردستانیەکان کۆمەڵا و دیموکرات هەردوو کۆمەڵە و هەردوو دیموکرات پژاک لەوێندە دەوڵێکی باڵای دەبێتن ئەمەش دەبێتن بە لایەنگیرێکی کاک ڕەشدەر قسەکەت بە شەکل دەبڕم ئایا تورک لە ئێستاوە هیچ جموجۆڵێکی کردووە بەڵێ چی کردووە بەڵێ جموجۆڵەکانی ینی لە چەند ڕۆژی ڕابردووە دەست پێکردی یەکەم ئەوەیە هەوڵ دەدا لە ڕێگای کوردەکانی باشوورەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان هەرچەدە من دڵنیانیم کە پارتی ئەو بوێرەی هەبێتن بتوانێت بربەست دروست بکە چکە دەرچوون لە هیلالی ئەمریکی و ئیسرائیلی ینی کۆتایی بە دەسەڵاتی پارتی دێتن و ئەمە خاڵێکە خاڵی دووەمیشیان بێگومان تورکیا هەموو هەنگاوێک دەگرێتە بەر بۆ ئەوەی ڕێگا لەوە بگرێتن یان ئەگەر ڕێگاش نەگرێ بچێتە ناو ئەم هاوکێشەیە لە بەرژەوەندی خۆیدا بێ وە گرنگترین خاڵ ئەوەیە کە تاوکو ئێستا ینی هەستی پێ نەکرایە لەم چەند ڕۆژێ ڕابردوو جوڵە پێکردنی ئازەریەکانە کە ئەمە ئەگەر کورد لە ئێستاوە ڕێی لێ نەگرێت لەگەریان ڕێک نەکەوێتن تورک ئەمانە دەقۆزێتەوە دش بە کورد بەکاریدێن یعنی بە کوردەکەی جوڵەکانی تورکیا لە ئێستا دووشت بووە هەوڵدان دروستکردنی ئەو هیلالە سونیە دواتر بەکارهێنانی و ڕێگربوون لە یارمەتیدانی ڕۆژهەڵات و خاڵی دووەمیشی ئەوەیە لە ڕێگای پەیوەندەکانی خۆیەوە ئەگەر نەتوانێت بچێتە ناو هاوپەیمانێتەکەش لایانی کەم بتوانێت سێتەرە لەسەر کوردەکانی لە ڕێگای ئەمریکا و ئیسرائیلەوە سێتەرە لە سەریان بکە تاوەکو ئێستا ئەمەی کردووە دەست خۆش کاک ڕەشدەر هاوڕێیان ئێمە بوجاریەکەم پاش ساڵێک زیاتر بە پێکەوە وا بەرنامەیەک پێشکەش دەکەین ئەم جارە
بابەتەکە ڕۆژهەڵاتی کوردستانە و لەو باوەڕەدەم لە ڕۆژانی داهاتوش هەمان بابەت باز دەکەین، پێشاتەکان باز دەکەین، بەڵام ئەوەی گرنگە کە ئێمە هەمومان ئەوە بزانین ڕاستە ئێران یان دەوڵەتی ئێران یان شیعە بەگشتی ئەو دوژمناتێک گەورەیان نەبووە بوو کورد، وەک ئەگەر دەوڵەتێکی سونی بەراورد بکەین وەکی سەدام حوسێن ینی بەشار ئەسەد ینی ئەمەی ئێستا ئیشەڕ، بەڵام ئێستا ئەو شەڕە بووە. ئێران هەموو هێزی خۆی بەکارهێناوە دژی دەوروبەر و دراوسەی و بریار وایە کە ئەم ڕژێمە نەمێنێ. ئێمە ناچارین تەعامل لەگەڵ واقعێک بکەین، تەعامل لەگەڵ شتێک بکەین کە ڕوودەدا. ئەگەر نەچینە ناو یاریەکە وەک کاقادر باسی کرد دەبینە تەماشەکار. لێرە بەجێتان دەڵین ئەگەر کاقادر یان کاکرەژدە قسەی کوتاییان هەبێ تا جارێکی تر پێتان دەگەنەوە. کاقادر ئەگەر قسەیەکی کوتایی توانی باسی کەی با سەرنجێکت هەیە فەرموو. وەڵای منەوە دەڵێم ینی لە جەنگی جیهانی دووەم سوید تەدەخلی جەنجی نەکرد، گوتیا هتلەری وەرە فەرموو بڕۆ لە خۆت نەرویج و فینلەندە و ئێران بکە. بەس کورد ئەو قودرەتەی نییە بە ترام بڵێ ئەمن مداخلە ناکەم لە کاتێک نە دەوڵەتت هەیە نە سوڵتەت هەیە و بەشدار نەبی ئاوت دەکرێت و سەد کارتیش زدی ڕادەشێشێ وە کوش بە دیری توش ینی کورد ناتوانانی ئێران بڕوخێنی نەکە نەیتوانین ڕوخی و گوتمان ئەو پۆزیسیۆنەکەی چیلات ئۆپۆزیسیۆنی ئێرانی و شعبی ئێرانیش نەجاعەتی نینە. دوو نمونەیەش تاالبانی من لێرە دێنمەوە. تاالبانی من لەوەیش کتابی شەید ڕێباس خوێنمەوە ئەڵێت تاالبانی لۆی باسکردنە کاتێک کە کوێ گیرایە پێیان گوتینە چەند ینی ڕێژەیەک لە پێشمەرگە بێ بە مداخلەی ئەو تەحالفینێ دەوڵەتیەبی تاالبانی نەیکرد بوو کە تەواو گوتبی مافی کورد بدەن گوتی کاکە ئەمە پێمان گوتی وەرە کەنەیە ئێنات دەینێ دنیای سیاست وایە تو چەکی ئەمریکا و ئیسرائیل بێن ئێران بڕوخێنن دوایە لەسەر هێلکەی سپیکرا و برێنە گەلان فەرموو ئەتو ئەوە حەقتە ئەتو ئەوە حەقتە شتیوالە نییە بەشدار نەبی نادەنێ. بەڵام گرنگە هەمومان متفق بنەسە ئەو خاڵەی کورد کە بەشدار دەبی بەلای کەم زمانی فیدرالیەت وەربگری زمانی ئەوەی کە داگیرکەرانی کوردستان ڕێنەدەن ئەزیەتی میلەتەکەی بدرێ و لە وەختێک بەشداری فعلیەکە ڕابگەێنن کە ئێران کەڵب و هەرچەندە کەڵب و نینۆکەکانی نمایە بەڵام ینی کەمترین زیان لێ دەربچین. بەڵام خەڵک ئەگەر دەیەوێ دەڵێتن نابی بەشداری بکە بەشداری ناکە چیت کە دەکەی ئەوە سیر کرد بە و ئاوت دەکرێ و حقوقی کوردیش نەکرد نادرێ بە پێچەوانەوە خراپتر دەبی بۆ لا مەحاڵە ئەنیە دەبێ بەشداری بکەیت. و تا ئێستا کەش من قسەی کۆتاییەوە بڵێم چارداجیکەر ئەوە 100 ساڵە بەس کوردیان کوشتیە ئەوەی ئەزمموی باشووری بەرهەمهێنایە ئەوەی ئەزمموی ڕۆژئاوای پاراست و بەرهەمهێنایە هەر ئەو دەوڵەتانەیە بە جدی ئەمریکا و ئەوروپا بوونا یعنی ئەو داژیکەرانەی تر لەژێر ئەو هەموو زەخت و شۆڕشە هیچیان نەدا کورد بۆیە هەر کورد دەبێت لە دەرگای ئەمریکا و ئەوروپا بدە و لەگە ئەو لۆبیە مامەڵە بکەوە ئەزمون لە غەڵەتەکانی خۆی و ببێنێ لە مامەڵە لەگەر ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیلدا. بەڵێ دەست خۆش کاکڕژدار هیچ قسەی کوتایت هەیە؟ بەڵێ بێگومان کاکمەچیانی مش هەر وەکو قادر ینی سێ خاڵ زۆر گرینگە. یەک ئەوەیە کورد دەرز لە باشوور و ڕۆژئاواگیری بێشەرمانە و ڕاستگۆیانە پێش هەر شتێک داواکاریەکانی خۆی هەبێ. خاڵی یەکەم کە گرینگە هەیبێ ینی لایانی کەم داوای فیدرالی ئەگەر داوای کۆنفیدرالیش نەکە لە ئێستاوە گرێنتی وەرگری. دوو گەورەترین کارێک کە کورد داوای بکاتن لە ئەمریکا و ئیسرائیل ئەوەیە پاراستنیەتی لە دوای نەمانی دەسەڵاتی ناوەندی ئێران لە تورکیا کە ئەوە دەبێتە گەورەترین خەتەر لە سەریان. لە ئێستاوە دەبی ئەم داواکاریە زۆر بە ڕوونی و ڕاشکایی بکەن. خاڵی سێمیش دووبارە دەرز لە باشوور و ڕۆژئاوا وەرگرن نەوەک ببن بە پرۆکسی دەبێت لە ئێستاوە داوای نوێنەرایەتی دیبلۆماسی لە ئەوروپا و ئەمریکا بە فەرمی بکرێتن لێیان نەوەک وەکو ئەوە دوای
دوای مەرحەلەی نەمانی ئەو ڕژێمە ڕاستە بەڵام لە پشت پەردە بێ ئەم شتانە هەموو لەگەڵ ئەمریکا بێگومان لە ئێستا و لە دەستپێک تۆ دەبێت داوای ئەمانە بکەیت بەڵام هەنگاوەکان خاڵەکان چەند هەنگاوێک دوای یەکترن بەڵام تۆ ئێستا داوای گرنتی نەکەی لەم خاڵانە دواتر هەر بیریشی لێ ناکەنەوە. دەست خوشکاک ڕەشدەر سوپاسکا قادر بیدەران دووبارە دێنە لاتان ئەم فترە وەکوتمان ئەم چەند هەفتەی داهات و گۆڕانکاری زۆر گەورە لە ناوچەکە دەکرێت و لەگەڵتان دەبین و سەرکەوتن بۆ گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان و پێویستە هەر هەمومان هەڵپشتیان بین و ئەوەی پێمان بکرێ یارمەتیان بدەین. سوپاسان دەکەم و ڕۆژێکی خۆش. زۆر سوپاس بۆ توش کاک مەکی، زۆر سوپاس بۆ کاک ڕەنزەر.